ئەم کاتتان باش بەخێر بێنەوە ئەمڕۆکە لەسەر لە ڕاستیدا بەردەوام دەبین لەسەر ئەوەی کە لە ڕۆژئاوا هەیە بەڵام لە هۆکارەکانی ئەنجامەکانی وە دەر ئەنجامەکانی دەکۆڕینەوە و قسە لەسەر ئایندە دەکەین. مرۆڤ بەتەنیا نابێ ئەو مرۆڤە بێ کە لە ناو کوردەکاندا باوە نانی ئەمڕۆت هەبێ خوا کەریمە بۆ سبەی لە سیاسەتدا لە دنیا بینی نوێدا بە تایبەتی لەو هەڵو مەرجە خراپەی جیهاندا ئیتر ئەمە ناکرێت بەڵکو دەبێ بە شێوەیەکی دیکە مرۆڤەکان بیر بکەنەوە. ئیتر ئەمڕۆکە لەسەر ئەو بابەتە قسە دەکەین واتە وەڵامی چەند پرسیارێک دەدەینەوە. ئەگەر ئەو ڕەوشەی لە حەلب دەرکەوت لە 6 مانگی جانیوەری هەتاوەکو ئێستا بەردەوام دەکە هاتوتە بەر دەرگای حەسەکە شاری کوبانەی ئابلۆقەداوە تەواوی کوردەکان هاتوونەتە سەرجادا ئیتر جادەی کوردی بۆتە یەک ئەوە لە مێژووی نەتەوەی ئێمەدا شتیوا نەبووە لە سەردەمی شەڕی کوبانەی یەکەمینیشدا شتیوا نەبووە لە مێژووی ئێمەدا بەر لە ساڵی 90ەکاندا ئیتر ئەلیتی سیاسی لە بەشێک دەستنا بەشێکی دیکەی کوردستان. مەلا مستەفا دەچێتە مەهاباد لە مەهاباددا ئیتر خەڵکانێک بە ئیتر دێنە کوردستانی باشوور عراق دکتۆر شڤان لە کوردستانی باکووردا دێتە کوردستانی عراق بە پێچەوانەکە شیەوە لە سەردەمی پەکەکەدا ئیتر خەڵک دەچێتە هەموو کوردستان خەڵک دەچێتە هەموو کوردستان کوردستانیش دەچێتە لای هەموو خەڵک و ئەمڕۆکە لە کۆبانێ ئەمڕۆکە ئەمە گۆڕدراوە بۆ سەرجادا بە تەنیا کادرانی حیزبینین بە تەنیا ئەلیتی سیاسینین بە تەنیا لایەنگرانی حیزبینین بەڵکو هەموو شەقام ئیتر دەچێتە لای یەکتری و یەک دەگرن. ئەگەر هاتوو پرسیارەکەم دووبارە دەکەمەوە ئەوەی لە حەلب ڕووی نەدا بە ئێمە دەوێراین دەمانتوانی ئەو قسانەی ئێستا دەیکەین لە ئایندەدا بیکەین یان نا با یەکەمین پرسیار ئەمە بێ. دووەمین پرسیار ئیتر باس لە قەیرانی بزوتنەوەی کوردی دەکەین بەڵام چ قەیران باس لەوە دەکەین کە بزوتنەوەی کوردی کە بەڕای من ناسیۆنالیزمی کوردی ناسیۆنالیزمێکی حیزبی بووە ئەو ناسیۆنالیزمە حیزبیە دەڕوخێ تێک دەسێ و یانیش ترانسفێر دەکرێت لە بزوتنەوەیەکەوە لە حیزبێکەوە دەچێتە دەستی حیزبێکی دیکە. ئایا ئەمە هەمان کارە سات دووبارە ناکاتەوە؟ ئایا ئەمە برینەکانی ئێمە کە لە ڕاستیدا برینی ڕێکخرا یعنی کێشەی ڕێکخراوەین کێشەی فکرین کێشەی استراتیژی و کێشەی سیاسین ئەمە چارەسەر دەکا و یانیش دووبارەی دەکاتەوە. ئەو بەرنامەیەم لە بۆ هەندێ تەرخان کردووە و سعیەکی زۆرم لەسەر ئەمە کردووە بەڵام بەر لەوەی دەست بە بەرنامەکە بکەم داواتان لێ دەکەم ئێوەش ئەو بەرنمەیە شێر بکەن لەسەر پەیزەکانتان لەسەر سوسیال میدیاکاندان کاتێ شێری دەکەن هەوڵ بدەن خەڵکی دیکە تاک بکەن بۆ ئەوەی ئەمانش بیبینن و داوا لە کەسانێکی کە بە تەنیا پرۆپاگەندە دەزانن ناخوێننەوە نازانن و ئەگەر بخوێننەوەش بە تەنیا لە چات جیپیتی تەق شتێک دەکەن و ئیتر زانیاریەکە دەفرۆشنە ئێمە داوا لەوانە بکەن هەریس نەبێ سەعاتێک سەبر بکەن گوێ لە بەرنامەی وەها بگرن. دوای ئەوە ئیتر جوێنی پێدەن بە خاینی لە قەڵەم دەدەن بە جاشی لە قەڵەم دەدەن بە نەزانی لە قەڵەم دەدەن بە پیاوی چێوچێ لە قەڵەمیدەن ئەمە هەرگیز کێشە نەبوو و هەرگیزیش کێشە نابێ. کێشەی ئێمە ئەوەیە هەتاوەکو ئێستا ئێمە ترساوین ڕاستیەکان بڵین و ئێمە کە ئەڵێن ترساوین ڕاستیەکان بڵێن ئێمە بەتەنیا ڕاستیەکانی بەرامبەر خۆمان وتووە ڕاستیەکانی خۆمان نەگوتووە. بەڕای من لەمڕۆ بەدواوە ئەگەر ناتان هەوێ حەلەبێکی دیکە کوبانەیەکی دیکە ڕووبداتەوە دەبێ ئەمە بکەن ئەمە زۆر مەترسیدارە. تکایە هاوڕێنی سەر فێسبوک بە پەلە بزووترین کات وەرنە سەر کەناڵی یوتیوب لەسەر فێسبوک پەخشەکەم نامینێ لەسەر کەناڵی یوتیوب هیوا خۆشناو بنووسن و وەرنە سەرێ و سوبسکرایب بکەن. بەڵێ دەست پێ دەکەین هاوڕێیان و لەو لە بەرنامەی ئەمڕۆمدا ڕەنگ بێ نەتوانم پرسیارەکانتان وەربگرم بەڵام ئەگەر پرسیارتان هەبێ زۆر بە کورتی لە کۆتاییدا ئەتوانن بینیسن. با سەرەتا
لەوە دەست پێ بکەین. ئیتر بزوتنەوەی کوردی کە ئەو بزوتنەوەی کوردیەی کە لە ڕۆژ ئاوادا هەیە، ئەگەر بە قسەی هەندێکان لە ترسی ئەمریکا لە ترسی تورکیا نەوێرین بڵێن بزوتنەوەی پەکێکەیە، بەڵام با بڵێن بزوتنەوەی ئۆجەلانیە. بەڵێ بزوتنەوەی ئۆجەلانیە. ئەو بزوتنەوەیە ئێستاکە تەماشا دەکەین بزوتنەوەیەکی بۆتە، یعنی بۆتە بزوتنەوەیەکی کوردی یان نا. ئێستا ئاڵێم ناڵێم پێشوو، ئێستا ئاڵێم ئێستا ئەم بزوتنەوەیەکی کوردیە یان نا. ئەگەر بزوتنەوەیەکی کوردیە بۆ هەتا دوێنێ لە هەموو خۆپیشاندانەکاندا سەدان وێنەی ئۆجەلان بەرز دەکرانەوە، ئێستاکە وێنەی ئۆجەلان بەرز ناکرێنەوە، ئاڵایەک بەرز دەکرێتەوە. و من لە بەرنامەکانی دیکەشدا گوتومە، زۆر کەس کاردانەوەیان نیشاندە تووشی کاردانەوەی زۆر هاتوومە کە ئەو ئاڵایە ئاڵای ماڵی بارزانانی ئاڵای پارتیە. من مەبەستم لەوە نییە، مەبەستم لەوەیە ئەو ئاڵایە ئێستا ئەوەی زۆر خاوەنداریتی لێ دەکەم و ئەمەی لە سیاسەتی ڕۆژانەدا سوودی لێ دەبینی. بەڵێ پارتی دیموکراتی کوردستانە بەو حەکایەتانەی کە دروستی کردوونە و سەپاندوێتی. ناڵێم ئەو ئاڵایە پارتی یەکەمین جار دروستی کردو بەکاری هێنا و فلان و بێوان. ئەو ئاڵایە منیش دەزانم. من ساڵی 1994 بیان 95 بوو، لە شاخەکانی بۆتان بوو. ئیتر نامەیەکم بۆ هات لە لای هاوڕێیەکی برای هاوڕێیەکم کە براکەی هاوڕێی من بوو. ئێستاکەش ماوە مامۆستایە، ڕنگ بێ جلو بەرنامەیەش بگرێت. ئیتر برایەکەی نامەیەکی بۆ ناردم. ئیتر لەوێدا باز دەکات کە براکەی ئەو واتە برادەرەکەی من لە زیندان گیراوە، لە هەولێر گیراوە. لەسەر چی نەخێر لە دەوروبەری شەقڵاوە گیراوە. لەسەر چی گیراوە؟ لەسەر ئەوە گیراوە ئاڵای کوردستان ئەو ئاڵای ئێستای بەکارهێناوە. بەڵێ ئەمە هەبووە، بەڵام من باس لەوە ناکەم، باس لەوە دەکەم ئێستاکە لە ڕووی سیاسیەوە ئیتر شتێکی وا هەیە کە پارتی ئەتوانێت خاوەندارەتی لێ بکە و سوودەکەی لە بۆ پارتی بگەڕێتەوە زیاتر. چونکە حکایەت لە ناسیۆنالیزمدا لە بزوتنەوەی کوردیشدا زۆر زۆر گرنگە. ئێستاکە با پرسیارەکە ئەوە بکەین، پرسیارێکی وا بکەین بزوتنەوەی کوردی ئەوڕۆ باس دەکەم، دوێنێ باس ناکەم. بزوتنەوەیەکی کوردیە و یانیش بزوتنەوەیەکی ناکوردیە؟ ئایا بزوتنەوەیەکی کوردی بۆ لە پڕەوە دەبێتە بزوتنەوەیەکی ناکوردی؟ بزوتنەوەی کوردی لە چ کاتێکدا لە بزوتنەوەی کوردی دەکەوێت؟ لە کاتێکدا بە کورتی بەیەک ڕستە سەران گەژنەکەم لێک کاتدا لە بزوتنەوەی کوردی دەکەوێت کاتێ داوای هیچ مافێکی کۆڵەکتیف لە بۆ کوردەکاندا نەکە. جا ئەمە لە ڕووی تەکتیکی غەڵەت بێ، لە ڕووی استراتیژی ڕاست بێ، ئەمە بابەتێکی دیکەیە. بەڵام من باسی ئەمڕۆ دەکەم. ئیتر زۆر کەس ئێستاکە لە ئەکادیمیسیەنان، کەسانی بەڕاستی بێلایەن، حتا کەسانی کە هەتا دوێنێ لاینگری بزوتنەوەی ئۆجەلانی بوون، ئێستاکە لە بۆ بزوتنەوەی ئۆجەلانی مەبەستم پەکێکی هەرچەندە پەکە لە ڕووی تیۆری هەڵوەشاوەتەوە، بەڵام لە قوپۆپەکانی ئیتر بزوتنەوەی کوردی بەکار ناهێنن، بەڵکو نێتوۆڕکی پەکەکە بەکاردێنن، تۆڕەکانی پەکەکە بەکاردێنن بۆ بزوتنەوەکە. ئەمە لە ئەنجامی چیەوە هەڵدەقوڵێک کە ئەمە ئیتر ئێستاکە دێتە ئاراوە. بەر لە هەموو شتێک دەبێ سەرەتا باس لەوە بکەین کە بزوتنەوە کوردیەکان هیچ کامێکیان هەتا وەکو ئێستا بزوتنەوەی ناسیۆنالیستی نەبوونە، هەتا ئەو سەعاتەش هەموو بزوتنەوە کوردیەکان بزوتنەوەی ناسیۆنالیزمی حیزبی و جیاوازیەکیان هەیە کەم تا زۆر. بزوتنەوەی ناسیۆنالیزمی حیزبی تاڵەبانیەکان لە ڕووی چینایەتیەوە، لە ڕووی پێکهاتەی مەزهەبیەوە، لە ڕووی زمان و جوگرافیاوە، لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی دروشمەوە، لە ڕووی خەڵکەکانیەوە، کۆمەڵە و دەوروبەرەکانیەوە جیاوازترە لە بزوتنەوەی بارزانی کە ئەویش تەواو لە ڕووی چینایەتیەوە، لە ڕووی مەزهەبیەوە تەماشا بکە، لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی زمانەوە، لە ڕووی ڕیتۆریکەوە، لە ڕووی هەڵسوکەوتەوە تەواو جیاوازن. پەکەکەش بە هەمان شێوە.
یعنی هەتا وەکو ئێستا ئەو بزوتنەوەی کە پەکەکە دروستی کردووە وەکو هەموو بزوتنەوەکانی دیکە بە تەنیا باسی پەکە ناکەین هەوەکو هەموو بزوتنەوەی کوردی حیزبی بووە با کەس ناڵێ پەکەکە بزوتنەوەیەکی نەتەوەی نییە وانیش نەبووە با کەس وان ناڵێ ئیتر مێژووی نەتەوەی حیزبی بۆ مێژووی حیزبەکان دەگەڕێتەوە هەر حیزبە و مێژوویەکی خۆی دروست کردو هەر پارچەیەکیش مێژوویەکی خۆی دروست کردووە و نەتەوەی حیزبی خۆی بە تایبەت دروست کردو تایبەتمەندیەکانیان هەمویان بە ئاشکرا دیارن بەڵام ئەو نەتەوە حیزبیانە تەماشا دەکەین لە کاتێکدا لە بزوتنەوەی نەتەوەی کەوتونە لە کاتی کارەساتدا لە کاتی تەقینەوەدا لە کاتی داڕوخان و داڕماندا تەماشاکە بزوتنەوەی ئەیلول کە تاقە بزوتنەوەیەکی یەک گرتو بەڵام لە ناوە خۆیدا پارچە پارچە لە ناوە خۆیدا کۆمەڵێک کێشە ئیتر لە ساڵی 1975 دەڕوخێ ئیتر ناسنامەی بزوتنەوەی کوردی لێ دەسەنرێتەوە ماوەیەک دوایی دیسا سەر هەڵ ئەداتەوە ئەمە بابەتێکی دیکە 1988 لە دوای ئەنفال هەردوو بزوتنەوەی نەتەوەی حیزبی واتە باڵی جەلالی و باڵی مەلایی وانیش باڵی قادری و باڵی نەقشبەندی تەماشا دەکەین هەردووچیان ئیتر ئەو ناسنامەیان لێ دەسەنرێتەوە ئیفلاس دەکەن لە 2017دا ڕیفراندۆم بە هەمان شێوە لە شەڕی خەندەقدا هەتا وەکو ئێستاشکە کاریگەریەکانی بەردەوامە تەماشا دەکەین ئەو بزوتنەوەیە بە هەمان شێوە قەیرانێکی ناسنامە و قەیرانێکی گوتاری زۆر گەورەدایە و ئێستا کە تەماشا دەکەین لە قامیشلی و لە حەسەکەدا ئەم قەیرانە گۆڕدراوە زۆر هاوڕێ ڕێنگوێ باسکەن باشە کەینە کاتی ئەو قسانەیە ئێمە خەڵک لە حەسەکە برسێتی نانی نێبخوا چاوەڕوانی جینۆساید دەکەن بەڵێ ئەمانە هەمیان ڕاستن لە کۆتاییشدا قسە لەسەر ئەمەش دەکەم بەڵام بابەتەکە ئەوەیە لە هەر حاڵەتێکدا ئەتۆ ئەمانە ئێستا باس نەکەی سبەی لە بیری دەکەی ئێستا باس نەکەی لە دوای 1970 دروست دەکەی لە دوای 1970 دەستی خۆت دەکەی ناومەرەکەبی ڕیفراندۆمەکە لە دوای ئەوە شەڕی خەندەق دەکەی لە دوای ئەوە شەڕی تونێل دەکەی لە دوای ئەوە شەڕی بیرەنەوتەکانی دێرە زوور دەکەی و بەو کارە ساتەوە دووبارە دەبیتەوە ئەتۆ حەقت نییە ئێستا کە ئەم قسانە بکەیت چونکە ئەتۆ بەخۆت دەمری بەڵام منداڵەکەت تووشی ئەو ڕێگایە دەبی ئەمە زۆر گرنگە ئێمە بەڕاستی لە ئێستاوە قسەی لەسەر بکەین وا دەبێ قسەکەشمان بنچینەیەکی فکری هەبێ ئاگدارم کە پەکەکە قەیرانی ناسنامە و گوتاری هەیە هەروەکو باسم کرد لە ناو پەکەکەدا پێشتر کۆنفدرالیزمی دیموکراتی و نازانم چی هەبوو شتێکی وا دەبی نەخێر تەنانەت بە خۆیان گاڵتەی پێ دەکەن لە ژوورەکانی خۆیان لە کۆبوونەوەکانی خۆیان گاڵتەی پێ دەکەن وایە یان نا چێتوانی پێم بڵێ لە خۆپیشاندانەکاندا هەروەکو نمونەی وێنەی ئۆجەلانم هێنایەوە گۆڕدراوە بۆ ئاڵای کوردستانی عراق هەرچەندە ئاڵێم کوردی بەشەکانی دیکەش هەندێک بەش بەکاری دێنن و ئیتر ئەو هاوڕێیانەی کە لە نزیکی پەکەکەشن هەندێک مێشتیان کار دەکە باسی پرۆپاگەندە چێگێژەکان ناکەم بەڵام ئەمانیش لە ژێرەوە لە ناو ئەو گوتوبێژەدا دەژین لێرەدا شتێک هەیە کە نابێ ئێمە هەڵە بکەین وا بزانین کە لە سەرەتاوە وا بووە ئێستا کە ئێمە پێمانزانیوە گێژ و هێژێکی وەکو ئێمە ئێستا کە پێیزانیوە نەخێر بزوتنەوەی کورد بوون لە باکوور چێ دروستی کرد پەکەکە دروستی کرد پێش پەکەکە نەبووە کێ لە سەردەمی بەهاری عەرەبی کوردی سووریای لە نێوان داعش و بەرەی بەعسیدا ڕزگار کرد کوردیا سوبجەیەکی سربەخۆ هەر پەکەکە بوو پێش پەکەکە زانیاری هەیە کە سەرەتا استخباراتی سووریا داوا لە پارتی دیموکراتی کوردستان دەکا لە سەردەمی بەهاری عەرەبیدا کە کۆنتڕۆلی ناوچە کوردیەکانی سووریا بگرێتە دەست بەڵام نایکە پەکەکە دەیکە حتا ئەو کاتە پەکەکە هەم لەگەڵ سووریا لە ناو کێشەدا بوو هەم لەگەڵ ئێران لە ناو کێشەدا بوو شەڕی جاسوسانتەن بەبیرە وانە لەو سەردەمەدا ئەو شەڕە ڕاوەستا و ئیتر پەکەکە چوە ئەوێ بەڵام پەکەکە لەوێ چی کرد لەوێ
دەبواە ئەگەر پەکەکە نەبووە کوردەکان ئیتر ناچاری یەکشت دەبوون یان ئەبێ وەکو عەشیرەتە عەرەبەکان خۆیان لەگەڵ داعش بگونجێنن یا بەیعی پێ بدەن هەموو شتێکی بۆ بکەن و لەناو ئەوانەدا بێگومان کارەساتی زۆر گەورە دروست دەبن چونکە کورد و عەرەبە عەشیرەتەکان جیاوازن عەرەبی عەشیرەت ئەگەر بەیع بدات تەواو هیچ کێشێک نابێ بەڵام کورد ئایا بە بەیعدان بە تەنیا ڕزگاری دەبوو ئەمەشیان پرسیارێکی زۆر گرنگە ئێزیدیمان تێدایە سوریانیمان تێدایە ئەرمەنیمان تێدایە و ئەمانە لە ڕۆژئاوا هەر هەمیان بە کوردی قسە دەکەن ئەو کوردیەی ئەرمەنیەکی ڕۆژئاوا دەیزانی بەخوا سەد کوردی باکوور نایزانی سوریانیش بە هەمان شێوە ئێزیدیش بە هەمان شێوە تورکمەنیش بە هەمان شێوە ئیتر پەکەکە ئەم کارانەی کرد یعنی هەندێک کەس هەنە ئێستاکە تێکەڵ دەکەن ئەوانی دیکە ئەگەر بەرنامەیەکیان هەبوو بێ بەرنامەکە لە باوەشی تورکیادا بوو کە بریتی بوو لە ڕوخانی ئەسەد و ئەو کاتە سەردەمی ڕوخانی ئەسەدیش پێ نەگەیشت بوو چونکە کێشەیەکی ئێران نەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێران تەحەدای هەموو دنیای دەکرد رووسیاش بە هەمان شێوە ئەتۆ چۆن ئەچی ئەسەد دەڕوخێنی ئەچێ لە چی لە قامیش لە حەسەکە دوو پۆلیسی ئەسەد دەکوژی و رووسیا و ئێران و ئەسەدیش هەموو شارەکان بۆمبەباران دەکەن بە هەزاران کەست لێ دەکوژن دەربەدەرت دەکەن لە جیاتی ئەو ئاوارانەی ئەمڕۆ لە سووریانە لە تورکیانە ئەتۆ دەچووی لە جیاتی ئەم ئاوارانەی ئێستا لەناو قڕوچ چڵپاوەکانی لوبنانن کوردەکان دەچوو وانە ئەمە دەبۆ کێشەیەکی زۆر گەورە بەڵام پەکەکە نەیهێش ئەمە ببێ یعنی ئینسان بە حەقەوە تەماشا بکە بەڵام بە بینە سەر قوڵایی بابەتەکە ئەم نمونەیەم بەتەنیا بۆ ئەوانە هێنایەوە کە ناگەڕێنەوە مێژوو کە باس لە ڕابردوو ناکەن لە ڕابردوو چۆن بووە بە بینە سەر دەقی بابەتە فکریەکە ئیدی بمانەوە و نەمانەوێ لە مەسەلەی کوردبوونیشدا لە مەسەلەی بزوتنەوەی کوردیدا ئەو جەلان ئەتوانی بڵێن یەکەمین کەس بوو کە کوردبوونی یعنی کوردبوونی سیاسی مەبەستمە کوردبوونی سیاسی یاوانیش کوردبوونی ڕێکخراوەیی لە پێشمەرگایەتی کلاسیکی ڕزگار کرد لە پیاو سالاریش ڕزگاری کرد و دەیکاتە سوپایەکی بە دیسپلین کراو و لە هەمووی گرنگتر سنوورەکانی نەک باکوور بەڵکو سنوورەکانی هەر چاپارچەی کوردستانیش دەپەڕێنیتەوە دەچێتە یێریڤان دەچێتە حەلەب دەچێتە ڕەقا دەچێتە دێرە زور وانە ئیتر لە هەمان کاتدا بابەتێک هەیە کە لێرەدا پێویستە باسی لێوە بکەین کە فکرەکە کێشەکە لەوەدایە کە فکرێکە بزوتنەوەکە لە کەی نێوە تووشی هەڵە دەبێت لە کەی نێوە تووشی هەڵە دەبێ و هەڵەکان وەردەچەرخێنە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ کە کارەسات لەگەڵ خۆی دێنێ من لە بەرنامەکانی پێشومدا باسم کرد مەسەلەی ڕوخانی حرەکەتی ئەیلول وەیانی شۆڕشی ئەیلول پەیوەندی بۆەوە نییە بە تەنیا کە شاو سەددام لە جەزایر ئیتیفاقیان کردووە پەیوەندی بۆەوە هەیە پێشتر چی بووە پێشتر ئەو ڕێکخراوە چۆن بووە لە نێوان مەکتەب سیاسی و بنەماڵی بارزانیدا چ ملمانەیەک دروست بووە میکانیزمی بڕیاردان لە دەست چێدا بووە لەسەر چ بنەمایەک بڕیاریان داوە سیاست و استراتیژی تەکتیکیان دروست کردووە ئەگەر ئەمە نەخوێنرێتەوە ئەتۆ بە تەنیا بچی بابەتەکە بە دەرەوە گرێ بدەی هەڵەیەکی زۆر کوشندە دەکەی و لەمە تێناگەی بزوتنەوەی ئۆجەلانی ئیتر دەبێتە بزوتنەوەیەکی فکری بەڵێ بزوتنەوەیەکی فکری بۆ بەڵام بزوتنەوەیەکی فکری حیزبی بووە نەک کۆمەڵایەتی ئەوە با لە سەرەتاوە باس بکەین واتە لە سەرەوە بۆ خوارەوە بۆ نمونە بزوتنەوەی کوردی دیموکراسیەکی پێشکەش کرد لە سووریا بەڵێ بزوتنەوەی کوردی جۆرێک لە فێمینیزم و یانیش مافی ژنانی پەیڕاو کرد بەڵێ ژن لە هەموو دەستگاکاندا هەبوون ژن لەو پەڕی لووتکەی سەربازیدا هەبوو هەیە ئەی کێشەکە چییە کێشەکە ئەوەیە
هەروەکو لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە ئەوە دیموکراسیەکی حیزبیە نەوەکو دیموکراسیەکی کۆمەڵایەتی فێمینیزمەکە فێمینیزمێکی حیزبیە مافی ژنان مافی ژنێکی حیزبیە حتا عسکەریە ئەگەر تۆ عسکەر نەبی چەکت بەدەست نەبی وەکو ژن حسابێکی وات بۆ ناکرێ وانە ویانیش بەیعەت نەدەهەیە بزوتنەوەی چەکداری ژن فێمینیزمی عسکەری قسەت ناڕوە حسابت بۆ ناکرێ سوپایەکی جیاواز بەڵێ فیداکار 100% و سەرنج ڕاکێش سەرنجی خەڵکی دەرەوەش تەنانەت ڕادەکێشی ئەمەشیان بەڵێ ڕاستە بەڵام لە هەمان کاتدا سوپایەکی حیزبیە ڕەنگە زۆر کەس بڵێن ئەقسە قۆڕانە لەکوێ دینی ئێستاکە پێتان بڵێ دسپلینی حیزبی کە دەچێ دسپلینی خۆی لەسەر خێڵەکانی بیابانی دێرەزووریش فەرز دەکا ئیتر ئەمەی لێشین دەبێ کە بینیمان کێشەکە دەبێت لەو چوارچێوێژدا ببینین ئەو بزوتنەوەی کە هەر بزوتنەوەی کە دەبێتە بزوتنەوەیکی حیزبی واتە بزوتنەوەیکی ئیدۆلۆژی واتە بزوتنەوەیەکی داخراو و بزوتنەوەکە لە جیاتی یەکخستنی کۆمەڵگا کە لە تیۆریشدا هەیە لە تیۆریەکانی ئۆجەلاندا بەردەوام باسی مەسایلە کۆمەڵایەتیەکان دەکرێت نەوەکو ناکرێت بەڵام لە پراکتیکدا ئەو بزوتنەوەیە ویانیش بزوتنەوەکانی دیکە ئێمە ئێستا باسی پەکە دەکەین بەڵام ئەوە وەکوتم لە سەرەتاش گوتم ئەوە قەیرانی هەموو بزوتنەوەکانە کەسێک کە ئەو ڕۆکە نەڵێتن بەڵێ پەکەکە لە قامیشلی شکا و ئەمڕۆکە قامیشلی هاتە سەر ڕێگەی ڕاست چونکە بزوتنەوەیەکی دیکە ئێستا گوتارەکەی کۆنتترۆل دەکا ئاڵایەکەی کۆنتترۆل دەکا سەر و سیمایەکەی کۆنتترۆل دەکا دروشمەکانی کۆنتترۆل دەکا پێشتر برایەتی گەلان بوو ئێستا دەیکاتە فدرالی و ئۆتۆنۆمی و پێشتر عەرەبی بوو ئێستا دەیکاتە کوردی نەخیر ئەمە بەردەوام دەکا ئەمە بەردەوام دەکا هەتا وەکو ئێستاش بەردەوامی هەیە بەڵام ئێمە ئێستا باسی پەکە دەکەین کە ئەم شتانە هەموو لەناو حیزبەکانی دیکەشداهانە مەسەڵەن بەردەوام دروستکردنی خائین جاش بەکرێ جیراو جاسووس هەیە نا هەیە باشە تۆوەرە پێم بڵێ لەناو ئەو کۆمەڵگایەدا لەناو ئەو حیزبەدا ئەو هەوو جاسووسە ئەگەر ڕاست بێ چۆن دروستە بێ لێرەدا نابێت و پرسیارێک لە خۆت بکەیت باشە دوێنێ ئێمە پرسیارمان نەکرد ئەم ڕۆژ نەیکەین کێشەکە لێرەدایە دوێنێ کەسێک بە دۆستێکی منی گوتە بوو ئەو هیوا خۆشناوە چێە کە قسەی سیر دەکا کە لە هیچ قاموسێکدا نییە ئەوش گوتبووی وەڵا کوردێکی خۆشناوە گوتبووی لەکوێ دەژی گوتبووی وەڵا لە کۆریای باکوور دەژیەمە گاڵتەی پێکردە بوو ئیتر منیش بام هەر گاڵتەم پێ دەکرد چونکە ئینسانێکی پرۆپاگەندەچی لە گاڵتە زیاتر خۆ نابی هیچی دیکە پێ بکەوێت ئەوش گوتبووی وەڵا ئەوە لە کۆریایی باشوور دەژی گوتبووی هەبی و نەبێ ئەو هیوا خۆشناوە جاسووسی کۆریایی باکوورە یعنی کیم جۆنگ ئون تێگەی ئەو برادرە ئەو ڕۆبیانی لۆی جڕامە گوتم وەڵڵاهی ئێستا کە هەواڵان بزانن لەسەر سەر چاوی خۆم داانێن چونکە لەلای کیم جۆنگ ئۆن بۆمبی تەکتیکی نوکلەری گەلک زۆرن ئێستاکە هەر یەک دوانێکمان بداتە ئیتر هەموو ڕۆژئاوای پێ ڕزگار دەکەین یعنی لێرەدا با لەو گاڵتە جاڕیەوە لەو نوکتەوە بینە سەر مەسەرەیەکی جددی ئیدی تەماشا دەکەین ئەو بزوتنەوە ناسیۆنالیستانە ئەو بزوتنەوە ناسیۆنالیستە حیزبیانە ئەو بزوتنەوە کوردیە حیزبیانە سەرباری ئەوەی وەکووتم هەندێکیان لە ڕووی دیسپلین لە ڕووی فیداکاری ئێمە بەخۆی لە ناویدا ماوین یعنی پێویست ناکە پرۆپاگەندا بۆ خۆمان بکەین بەڕاستی شتیوە لە دنیاشدا وێنەی کەمە یعنی زۆر جار شتەکانی گیڤارام دەخوێننەوە و ئەوەی ئێمە دەمانبینی یعنی بەڕاستی سرم دەسۆڵمە یعنی بۆ ئەوەی گیڤارە بۆتە کتاب بۆ ئەوەی ئێمە نابێتە کتابیان چونکە زۆر زەحمەتتر بوو بە لەوەش بپەڕێنەوە بەڵام کە تەماشا دەکەی بزوتنەوە ناسیۆنالیستەکە کوردایەتیە کورد بوونەکە دەکاتە کوردبوونێکی سیاسی
ئیتر ئەمەی لێ دروست دەبێت کە ئیتر ناچار دەبین یەکتر بکەینە خائین و جاسووس و ئەم جۆرە شتانە وەک کۆمەلگا پارچە بکەین. لێرەدا ئیتر دەمەوێت دووبارە ئەو پرسیارە بکەمەوە، ئایا لێرە کە تەماشا دەکەین ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژئاوادا ئێستاکە دەیان بینین لە ئایندەشدا دەیان بینین و ناچارین ئیتر لە پێچینەوەی لەسەردا بکەین لێرەدا ئەمان گەینێتە ئەو ئەنجامەی هەر وەکو لە ناو کۆمەڵگادا باوە و یانیش لەناو ئەو بزوتنەوەیدا باڵە کە لە هەر چوار بەشی کوردستاندا کاریگەری هەیە کەم تا زۆر، یان هەموو پەکەکە خائینە لە سەرەتاوە خاین بۆ هەتاوەکو ئێستا، یان هەرچی لە دەوری پەکەکە نەبێت چەپڵە لە بۆ پەکەکە لێنەدا کەرکوڕێک کەرە و خائینە. ئێستا کامیان ڕاستە لەو دوانە؟ با هەندێک باس لەوە بکەین. نەتەوەی حیزب هیچ کات یەک لە کێشەکانی نەتەوەی حیزب ئەوێ هیچ کات لێپێچینەوە لە حیزب ناکە، هیچ کات لێپێچینەوە لە حیزب ناکە نەیکردووە. شەڕی خەندەق چێ لێپێچینەوەی لەسەر کرد؟ گوتیان هەندێک کەس ڕەخنەی خۆیاندایە کووە چیمان بینی چ ئەنجامێکی لێ دەرکەوتەوە، دوای ئەوە چی ڕوویدا؟ ئەی بۆ دووبارە کرایەوە؟ ئافرین بە هەمان شێوە ئافرین بۆ ڕوویدا ئەکرا ڕووی نەدابە؟ کەس ئەو پرسیاری کردووە؟ باشە ئەکرا ڕووی نەدابە بەڵام بەلای کەمەوە ئەگەر لە دەست هێزێکی چەکداری کوردیش نەبووایە خەڵکەکەی لەوێ بمابایە؟ کەس ئەو پرسیاری کرد لەناو حیزب؟ ئایا کەس حیسابی ڕیفراندۆمی خواست؟ ئایا ئەمانەی دەستیان خستە ناو مەرەکەبی ڕیفراندۆم کە دەیانگوت سبەی ئامادەی بچین کەرکووک بپارێزین کەسیان کەرکووکیان پاراست؟ ئایا ئەمانە هەر هەمویان لە دواییدا نەبوونەوە عراقچی خۆیان هەڵ نەبژار خۆیان کاندید نەکرد لە بۆ پەرلەمانی عراقدا؟ کەس لە ئێوە یەخەی گرتن؟ ئەی حیزبی بەڕێزینە، ئەی پرۆپاگەندە چی بەڕێز؟ کەستان نەتان کرد چونکە ناسیۆنالیزمەکەتان کوردبوونەکەتان کوردبوونێکی حیزبیە. لە کوردبوونی حیزبیدا بەتەنیا لێپێچینەوە لەوانە دەکرێت کە ناحیزبین کە چەپڵە لە بۆ حیزب لێ نادەن کە پرۆپاگەندە لە بۆ حیزب ناکەن کە هەندێک هەندێک شت دەڵێن حیزب پێی خۆش نییە، حیزب بەخۆشی دەزانێ بەڵام پێی خۆش نییە، کە ئاڵێم حیزب بەخۆی دەزانێ لە بۆتان ڕوون دەکەمەوە. دیسە هەر باسی پەکەکە دەکەم، ئەوە سەد بارەی دەکەمەوە، ئەوە پەیوەندی بەوە نییە کە بەتەنیا ئەمە لە ناو پەکەدا هەیە، ئەمە لە ناو هەموو بزوتنەوەکانیشدا هەیە. سەرکردایەتی پەکەکە، ڕێبەرایەتی پەکەکە لەو ڕۆژەی گیرە پەرتوکێکی نووسی شارستانی دیموکراتی سۆمەڕەوە نازانمەداچی تێگەی پاشان لە 2013دا چەند پەرتوکێکی نووسی. پەرتووەکان خراپ بوون، پەرتووکی زۆر باش بوو، زۆر ئەکادیمی بوون. ئێستا کەس دەڵێ من بەخۆم بە شخصی زۆر سوودم لێ بینی، ئێستا کەس دەیڵێن. بەڵام ئێمە باوەڕیمان بەو پەرتووکانە دەکرد، ئیددا دەکەم سەرکردایەتی پەکەکە باوەڕی پێ نەدەکرد. ڕاستە لەسەر ئەو بنچینێ پەروەردەی دەدا لایەنگران و شەڕوانانی، بەڵام بەخۆی باوەڕی پێ نەدەکرد. ئارگومنتیە لە بۆ ئەوە بڕۆن تەماشای لە ماوەی 5 ساڵ بەتەنیا تەماشای هەموو قسەکانی جەمیل بایەغ بکە لە تەلەڤیزیۆنەکان لە ئارشیفەکان دەری بێنە و ئەو پەرتووکانی ئۆزەلان نووسیەتی هەمیان بێنە بەریەک، بزانە هیچ ڕەبتێکی بەیەکەوە هەیە، نە لە ڕووی فکری، نە لە ڕووی استراتیژی، نە لە ڕووی تەکنیکی، نە لە ڕووی ئەخلاقی، نە لە ڕووی مۆراڵی، نە لە ڕووی ئەکادمی، هیچ ئیددا دەکەم هیچ. ئێستا کە پرسیارە جەوهەریەکە ئەوەیە بە قەبەیی پرسیار بکەین، بە شێوەیەکی قەبە بۆەوەی خەڵک لێمان تێبگا پەکەکە دەڕوخیان ناڕوخ، دەمینەیان نامینێ. مەبەستم پەکەکە نییە، پەکە لە ڕووی تیۆری هەڵوەشاوەتەوە، بەڵام بزوتنەوەی ئۆجەلانی دەڕوخیان ناڕوخی.
نەخێر وەڵامەکەی نەخێرە ناڕوخێ بەڵام شەقام گوتاری کوردبوونی لێ سندۆتەوە شەقام گوتاری کوردبوونی لە پەکەکە و لە ئۆزەلان سندۆتەوە دەیباتە کوێ نازانێ هەندێک کەس لە دەرفەتدانە بۆ ئەوەی بە خۆیان بیبەنە لای خۆیان هەوڵێکی باش ئەدەن دەرفەتێکی زێڕی نیشان لە بۆ ڕەخساوە بەڵام سەر دەگریان سەر ناگرێ نازانێ چونکە ئەو بزوتنەوەی ئێستاکە وەکووتم دەبێتە بزوتنەوەیەکی تۆڕی نەتوۆڕک لە نەتوۆڕکدا بەردەوام هەندێک کەس دەمینێن باوەڕی پێ دەکەن بەردەوام هەندێک کەس دەمینێن کە باوەڕی پێ ناکەن بەڵام لە ناویدانە بەرژەوەندیان تێدا دەمینێتەوە ویانی چارەسەریەکی دیکەیان نییە بۆیە بزوتنەوەکە دەمینێ بەڵام ئێستا کە تەماشا دەکەین هەروەکو لە سەرەتاوتم قەیرانی ناسنامە و قەیرانی گوتاری هەیە هەردووچیان لێ سندونەتەوە چونکە بزوتنەوەکە لە سەرەتادا لەسەر بنەمای ناسنامەکە دروست بووەوە ئەوڕۆ ئەو ناسنامەیان لێ سندۆتەوە ئەوش ناسنامەی کورد بوونە تەماشا دەکەین یەک لە بابەتەکانی دیکە هەروەکو باسمان کرد چۆن لە تورکیا هەموو شتێک تورکی پێوەیە ئاڵای تورک سوپای تورک نەتەوەی تورک دەوڵەتی تورک قوماشی تورک جگەرەی تورک وانە مریشکی تورک تەماتەی تورک لە ناو ئەو بزوتنەوەیشدا لەو ماوەی ڕابردوودا ئەو هەموو شتانە هەر هەمویان دیموکراتیان پێوە بوو کۆنفدرالیزما دیموکراتی ژنی دیموکراتی نەتەوەی دیموکراتی وانە هەموو ئەمانەمان بینین بەڵام تەماشا دەکەی لە بنچینەدا ئەوەی نەبوو دیموکراسی بوو من باسی ڕۆژئاوا دەکەم ئەوە لە شوێنەکانی دیکەشەیە بەڵام ئێمە باسی ڕۆژئاوا بکەین ئەوەی نەبوو دیموکراسی بوو ئەوە ئێستا کە من باسی دەکەم دوای حەلەب نەخێر بڕۆ بەرنامەم هەیە لە یوتیوب هەندێک تااقاتت هەبێ تیتڵەکەی بە سۆرانیش نووسراوە بە کرمانجیش نووسراوە هەڤاڵی کادرۆ ڕژێمی هەڤاڵی کادرۆ سیستەمی هەڤاڵی کادرۆ شتێکی وایە بە تەنیا 10 دقیقە کات ناگرێت گوێی لێ بگرە کە چەند لە مێژە باسی ئەوەم کردووە چەند لە مێژە باسی ئەوەم کردووە کە هەموو شتێک هەیە هەموو شتەکە ناوی دیموکراسیان پێوێ بەڵام دیموکراسی نییە لەوێدا ئیسپاتم کردووە کە چۆنە کۆمیسیۆن هەیە بەڵام کۆمیسیۆنەکە دیموکراتی نییە ئەوانەی بەشدارن لەو کۆمیسیۆنە هیچ کامێکیان بڕیار نادەن کەسێکی دیکە کە لە کۆمیسیۆندانێ کە خەڵکی ئەوێش نییە بڕیارەکان دەدا نەوت فرۆشتن هەبووە بەڵام نەوت فرۆشتنەکە وەکو کوردستانی عراق دیموکراتی زە نەبووە لە بۆ بەرژەوەندی خەڵک بەکار نەهاتووە شەفاف نییە تەحەدا دەکەم شەفاف نییە سبەی با یەک کەس بێ بڵێ ئەوە شەفافە نەخێر شەفاف نەبوو ئیتر تەماشا دەکەی لە مەسەلەی ژنی شووە ژنێک چەکی بەدەستەوە نەبێ حیزبی نەبوو بێ وەکو ژن هەر تەماشای نەکراوە کەواتە دیموکراتیک نییە وانە ئیتر لە شتەکانی دیکەش گەڕێن ئەوە لە سەردەمی سۆڤێتیشدا هەبوو لە سەردەمی سۆڤێتیشدا سۆڤێتێکی وها گەورە و گران ئیتر تەماشا دەکەی بەڵام هەموو شتی دەگوت هیچ کەس باوەڕی پێ نەدەکرد هیچ کەس باوەڕی پێ نەدەکرد هەتاوەکو هەڵوەشایەوە هیچ کەس باوەڕی پێ نەدەکرد یعنی ئەوان بە خۆیان باوەڕیان پێ نەدەکرد ئێستاکە ئیتر تەماشا دەکەین ئەمە لە پەکەکەدا دووبارە دەبێتەوە هەندێک جار لەناو ئەو بزوتنەوەیدا هەندێک شت گوتراوە کەس باوەڕی پێ نەکردووە بەڵام لە بۆ سبەیە ناچاری بووی باوەڕی پێ بکەین بۆ ئەوە یەک لە تایبەتمەندیەکانی پەکەکە بووە شت دەڵێ بۆ لە بۆ سبەینێ باوەڕ دەکەی باوەڕ ناکەی مرد بشکێ کارەکە پێک دێنی یەک لەوانە کۆمۆن کۆمیسیۆن کانتۆن وانە هەر هەمویان ڕۆژی دوایی پێک دێن کە پێک هات ئەتون ناچاری دەمتداخی و باوەڕ پێ بکەی ئەگە باوەڕێکی پێ نەکەی تێگەی بەڵام لە ماوەیەکی درێژخایەندا دەتەقێتەوە وەکو ئەوڕۆ ئەوەی تەقیەوە لە هەمان کاتدا ڕێکخراوی شەخسی لە دوای دەستگیرکردنی ئۆجەلاندایتر ئۆجەلان بوو بە چی هاوڕێیەکیشم پێشتر لەسەر ئەمە لە فێسبوک شتێکی نووسی بوو ماڵیان خرا کرد
هەیماڵیان ئاوانە بی مەسەلەن بە چیان گوت بە ئۆزەلان چ دەگوترا ڕۆژامە ئەی سەرۆکێمە ئەی ڕۆژێمە ئەوە مەسەلێکی زۆر زۆر ترسناکە بۆ لەبەر ئەوەی ڕۆژ خۆر سەرچاوی ژیانە خۆر نەبێ ئەتۆ لەسەر ئەو زەویە ناژی لە دوای خۆرچێ هەیە خوا هەیە وانە خوا هەیە خۆر هەیە ئینجا پێغەمبەر دێ ئێمە سەرۆکمان کردە خۆر کەواتە یەک دەرەجەی ما بۆ بگاتە خوا و ئەمە بەڕاستی ئەوە ناڵێم ئەو جەلان بەخۆی کردوێتی بەڵام ئێوە بپرسن چێ کردی و ئەمە وای کرد کە ڕێکخراوەکە ببێتە ڕێکخراوێکی شەخسیش لە هەمان کاتدا و پێشتر ئەمانە تاقی کراونەتەوە کارەساتی زۆر زۆر گەورەی هێناوە یەک لەوانە ستالین بوو ستالینیش خۆر بوو ڕۆژ بوو چی بەسەر سۆڤێت هێنا وانە ئەتاتورک چی بەسەر سۆڤێت داهێنا حتا ناچار بوون چی بەسەر تورکیا هێنا دەگەی قەیرانی زۆر گەورەی دروستکردن ڕاستە ئەتاتورک تورکیای دروست کرد بەڵام قەیرانی زۆر گەورەشی دروستکردن لە دواییدا ناسارمان لەناو ژوورێکدا حەبسی بکەن لە دەرەوەش بیپارێزن دەگەی ئیتر ئەمانە هەموو مەسەلەی زۆر زۆر گرنگن ئیتر چونکە وا دەکا ئیتر سەرۆک دەبێتە ڕۆژ یعنی دەبێتە حەقیقەت چونکە ڕۆژ حەقیقەتە وانە و ئەو کاتە حەقیقەت چێە سەرۆکە سەرۆک چێ پەکێکێ پەکە چێ گەلە ئیتر لێرەدا تەماشا دەکەین گەل چیە کوردبوونە ئیتر تەماشا دەکەین لێرەدا کورد بوون دەکەوێتە ناو قەیرانێکی زۆر زۆر گەورە و لە دوای ئەمەدا ئیتر هەموو شتەکان ئی خۆمان ئیسلامی خۆمان ئیسلامی نەتەوەی ژنی خۆمان ژنی نەتەوەی سوپای خۆمان سوپای نەتەوەی کوردبوونی خۆمان کوردبوونی پەکەکە ئەمە واتای ئەوە نییە کە ئەمانە ناو پارتیش نییە کوردبوونەکەی پارتیش خاصە کوردبوونەکە یەکێتیش خاصە و کوردبوونی ئەوان دیکەش خاصە ئەو شکستە ئێستاکە بە کورتی بە تەنیا شکستی پەکەکە نییە بە پەکەکە دەستی پێ نەکرد و بە پەکەکەش کۆتایی پێ نایە دەمەوێ ئەوە بڵێ ئەمە زۆر زۆر گرنگە ئیتر تەماشا دەکەی بۆ ئەڵێن لەبەر ئەوەی باسم پرسیارێ بکەین پەکەکە ڕێکخراوی ساز نەکرد بەڵێ پەکەکە شەڕی نەکرد بەڵێ شەڕی کرد خوێنی نەدا بەڵێ خوێنیدا فیداکاری نەکرد لە هەموو کەس زیاتر فیداکاری کرد کێشەکە ئامانجی استراتیژیکە ئەتۆ بەوانە ئامانجی استراتیژیک پێک دێنی یان نا ڕاستە تۆ ڕێکخراوە دروست کرد ئەتۆ کوردبوونت گەیاندا هەر چوار بەشی کوردستان حتا لە کوردستانیش تێپەڕان گەیانتە ئەمریکا و ئوسترالیا و ئەوروپا و دێرە زور و ڕقەش بەڵام ئەنجام استراتیژیەکەی چییە چی بوو ئەمە زۆر زۆر گرنگە دەمەوێ ئیتر قسەیەک لەسەر کەسێک بکەم کە نام هەوێ ناویشی بێن بەڕاستی کەسێکێ بە ناوی کەمال سولەیمانی ئیتر ئەو کەسە مێژوەکەی بە خۆتان بە دوای دابچوون من قسەی لەسەر ناگەم چونکە من تااقەتی پۆلیمیکم نییە بەڵام کاتێک شتێک کەوتە ناو کتاب ئیتر ناچارم لێرەدا هەمومان قسەی لەسەرکەین ئەو کەمال سولەیمانیە نازانم بچمە بەستێک پەرتوکەکانی وەردەجێڕێنتە تورکی لەوێدا چی نووسیوە کە هەموو تورکەکان ئێستاکە وەک ڕەفرەنس وەک سەرچاوە وەریان گرتو کەس نازانێت کەمال سولەیمانی مێژوەکەی چییە لە کوێوە هاتووە لە پەرتوکەکەیدا ئەڵێ پەکەکە لە سەرەتاوە باوەڕی بە دەوڵەتی سربەخۆی و ناسیۆنالیزم نەبووە باڵکو لەو ڕێگایەوە خەڵکی فریودەوە ئەوە گەورەترین ناحەقیە ئەوە گەورەترین بێویژدانیە لە بەرامبەر کەمال پیر لە بەرامبەر مەزلوم هەی بێویژدان ڕەخنەکردن وها دەبێ ئەخر هەی بێویژدان کەمال پیر مەزلوم لە حیزبەکەی دابڕاوە حیزبەکەی چوتە جوگرافیایەکی دیکە چەند سەد کیلۆمەتر دوور کەوتۆتەوە ئەوانە لە زینداندا پەکەکەیان دروست کردوتەوە کوردبوونیان دروست کردوتەوە خەیری درموش پێشەوەی بمرێ ئەڵێ لەسەر جەنازەکان بنووسن من قەرزاری کوردستانم ئەو گێرە شێوێنیە چی ئەیکێتەوە یعنی تەماشاکە لەناو کووردا یان ئەوە تا هەموو شتێک دەبێت زەربی سفر بکرێ یان ئەوە تا دەبێت سەپڵای بۆ لێ بدەیت بەڕاستی ئەو ناحەقیەکی زۆر زۆر گەورەیە ئەو مەسەلانە
من چەندین جاریت کە باسم کردو ئەما لە دوای 92-93 لەگەڵ گۆڕانکاری هەڵومەرجی جیهاندا لەگەڵ ڕوخانی یەکێتی سۆڤێتدا لە لای ئۆجەلان و لای پەکەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە و هیچ کەسێکیش ئەترازی نەکردووە. یعنی ئەگە دەوڵەتی سەربەخۆیش نەبێ لەناو سیستەمێکی فدرالیدا ئێمە دەتوانین لەگەڵ تورکان بژین. شتێکی وا گوتراوە ئایا ئەوە بەتەنیا ئەی کەمال سولەیمانی بەتەنیا پەکەکە گردوویەتی؟ ئەی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەی پارتی دیموکراتی کوردستان، ئەمانە کەینێ باسی دەوڵەتیان کردووە؟ ئەی حیزبی دیموکرات کەینێ باسی دەوڵەتی کردووە؟ کۆمەڵێک کەسیان کە دابڕاون لەسەر فێسبوک باسییان کردووە، لەسەری تویتر باسییان کردو، ئێستاکەش باسی دەکەن، بەڵام لە بەرنامەی کام حیزبیاندا دەوڵەتی کوردی سەربەخۆوە بووە. مەسەلەی ڕێفراندۆمیش کاردانەوە بوو، نەوەکو پرۆگرامێکی دیراسەکراوە. دیسە ئەو پرسیارە دووبارە دەکەمەوە، ئەوەی لە حەلەب ڕووی نەدا بە ئێمە دەمانوێرە ئەو قسانە بکەین؟ وەڵامەکەی نەخیر، چونکە نەمان دەدیت. هەندێک جاریش وەڵامەکەی بەڵێ با ناحەقی لە خۆمان و لە هەندێک کەس نەکەین. زۆر کەسێ ئەگەر باسی ئەوەشیان نەکردبێ باسی شتی دیکەیان کردوویان. ئەو بزوتنەوەیە پڕە لە قارەمان، بەڵام وەکوتم بزوتنەوەی حیزبی کە دەبێتە بزوتنەوەی تاکە کەسی لە قارەمانەتی دەکەوێت. هەندێک قارەمانی شاراوەی تێدا دەبینن هەر کەس نازانێت چێنە، هەر کەس نازانێت چینە. قارەمانمان هەیە کە پەکەکە نەبووە، بەڵام لە بنەماڵەیەک بووە لە دێرسم هەموو خزم و کەسەکانی شەهید بوونە. کاتێک دەبینێ کە کەمالپیر و مەزلوم دۆغان خۆیان دەسووتێن و مانگرتنی تامردنیان ڕاگەیاندووە لە دیاربەکر، ئیتر خۆی لە خۆیدا خۆی دەکاتە پەکەکە و تێکۆشان ئەساس دەکات، هەتاوەکو دەگیرێ دەیبەنە لای ئەوان و لەگەڵ ئەماندا بەشداری لە مانگرتنی سیاسی دەکات. کەم دەمینێ بمرێ ئیتر بە تعلیماتی پەکەکە بڕیار دێ کە کۆتایی بە مانگرتن بێن، بەوە ڕزگاری دەبێت. ئەمڕۆکە دووسێ ڕەخنەی لە ئۆجەلان هەیە بەجاش لە قەڵەم دەدرێ. کێشەی من لەگەڵ دەروێشەکانی ئەو ڕێکخراوە چی بوو؟ لەگەڵ ڕێکخراوەکە ڕێکخراوەکە هێشتا باشتر لێم تێگا، دەروێشەکانی ڕێکخراوەکە لێی تێناگەم، بە تایبەتی دەروێشە عراقی و ئێرانیەکانی، دەروێشە سووری و باکووریەکانی هێشتا باشترن. دەروێشە عراقی و ئێرانیەکان چونکە کاتێکیان من باسی هەڤاڵ ناسڕێکم کرد کە قارەمانێک بوو بە ئیمکانێکی زۆر کەم، بە دەستکەوتێکی زۆر کەم، بە ژمارەیەکی زۆر کەم لە ناوچەی زاگرۆس دەوڵەتی تورکی دەزەقزەقە نابوو. ئەو شاهین عەبدیە لە بەردەستیوی گەورە بوو، ئەو مەزلوم عەبدیە لە بەردەستیوی گەورە بوو، ئەو مەزلوم عەبدیە ئەو پێیگەیاند. ئەو هەڤاڵ ناسڕە لە ساڵانی 2001ەوە هەندێک ناکۆچی لە بینی ئەو کۆنسەی سەرۆکایەتی دروست بوو. لە پڕەوە جارێک گوتیان وەڵا کوژرا، چێ کوشتی؟ وەڵا یەکێتی دزەی کردوتە سەر دۆڵە کۆکە و کوشتیان. ئێمە لێرە هەڵامان دروست کرد و دوای ئەوە من نووسینێکم نووسی، گوتم هەڤاڵ ناسڕ بە گەلە کۆمە شەهید کرایە و نابێ ئەم جۆرە ئینسانانە بکوژرێن، شەهید بکرێن. ئەگەر ناکۆچیان لەگەڵ حیزب هەبێ، ئەگەر لە خەتی حیزبیش دەرچوو بن، ئەگەر بە گوێی حیزبیش نەکەن، هەر هیچ نەبێ ئەتوانی بە گیراوی بێهێڵیەوە، هەر هیچ نەبێ ئەتوانی بڵێ کاکە بڕۆ لە ماڵەوە دانیشە، وانە بۆ دەیکوژی کوشتیان. دوای ئەوەی ئەمن ئەو مقالەیە نووسی من بوومە جاش، ئیتر پێیان گوتم تۆزێک ڕێگایەک مابوو دۆستایەتیت لەگەڵ بەردەوام بکەین، بەڵام ئەتووی لەمە دووە دوژمنی هەری گەورەی لە میتیش دوژمنتری. گوتم باش سەرسەر و سەرچاو. 4-5 ساڵی پێ نەچوو لەو بەلجیکایە دانیان شەهیدبوونی ناسڕیان وەکو شەهید لە قەڵەمدا لێرە تازیان لە بۆ دانا. من کە چوومە تازیەکە ئەوانەی وایان بە من گوتبوو بەخۆیان لە تازیەکە دانیش بوون، چاویان پان کردبوونەوە. ئەمە کارەساتی نەتەوەی حیزبیە و ئەو نەتەوەی حیزبیە ئەمڕۆ پێویستە خەڵک
لە هەموو شار و شارۆچکەکان لە هەموو ناوچەکاندا لە هەموو حیزبەکاندا ئەو ناسنامەیان لێ بستێنتەوە. کوردبوونی ئێوە ئەگەر شتێکیش بکەن ئەگەر ڕۆژێک شتێکیشتان کردی بێ کە پەکەکە لە هەمووانی زیاتر کرد، لە هەمووان زیاتر فیداکاری کرد، لە هەمووان زیاتر وشەی فتوحات بەکار نایەنم وشەیەکی ئیسلامیە، بەڵام لە هەمویان زیاتر کرانەوەی بۆ بزوتنەوەی کورد کرد، بە تایبەتی لە سووریادا بەبێ پەکەکە ئەم کارە مەحاڵ بوو بکرابە، حتا ڕێگە نەدان بە داگیرکاری کوبانێ شەڕی یەکەمدا کە درەنی پەکەکە ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو. ئەوانەی شارەزانە دەزانن چ کادرێک لەوێ شەهید بوو، ئەوانە لەکوێ هاتبوون، ئەمانە بە چ تراژیدیایەک شەهید بوون، هەتا کەی بەرخودانیان کرد، هەتا چ دەرەجەی هیچ فەرقی نەبوو لەگەڵ ئەوەی کە کەمال پیر لە زینداندا کردی. ئەوان لە زینداندا نەبوون، بەڵام لە وەزعێکی زۆر نالەباردا بە ئیمکانێکی زۆر کەمدا بە کلاشینکە کۆفێک و دووسێ گولە ئیتر چ شەڕێکیان کرد بۆ ئەوەی داعش یەک بستنێتە پێشەوە لە کوبانێ. یعنی ئەوەی پەکە کردی لە هیچ شوێنێکدا نەکراوە، بەڵام ئەنجام استراتیژیەکەی ئەوەیە ئەتۆش بیکەی وا دەبێ و ئەمانەی ئەوڕۆ ئەڵێن ئەوە پەکەکە ڕۆی با فلان کەس بێتە جێی هەمان شت دەکات سبەی. ئەگەر ناتان هەوێ ئەو کارە ساتانە دووبارە ببنەوە دەبێت لە مەسائلە فکریەکاندا ئیتر ئینسان لێ بگەڵێتەوە کە ئاکاوە بەشێکی کەمە من ئەمڕۆکە قسەم لەسەری کرد. بەو شێوەیە دێمە کۆتایی بەرنامەی ئەمڕۆکە. من هەموو کات لەسەر بابەتەکانی ڕۆژ و سیاسەتی ڕۆژانە و لەکوێ شەڕ هەیە و لەکوێ داعشێکیان کوشت و لەکوێ چەتێکیان کوشت و ئەم شتانە باس ناکەم. ئەنجام استراتیژیەکان و بابەتە فکریەکان لێرەدا زۆر گرنگترن لەمانەدا. ئەمانەی کۆمەڵێک خەڵک دەیانەوێ وەزع چی لێ دێ چی بەسەر هات، سوپای ڕۆژ دێ، مەزلوم عەبدی وای گوت، ساڵح موسلیم وای گوت و نیوەشی درێە، ئەمانە سوودێکی استراتیژیان نییە، سوودێکی فکریان نییە و خزمەت نە بە خۆتان دەگەینن نە بە میلەتەکەتان دەگەینن و نە بۆ حیزبەش دەگەینن کە ئێوە پشگیری لێ دەکەن. هەتا بەرنامە ئایندا کاتێکی خۆش هەر بژی. وەزو سڵاو.